نەتەنها شەقامەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڵکو شەقامەکانی وڵاتانی ئەوروپایی و ئەمریکاییشی گرتووەتەوە. لێرە لە سەرگێستۆری وەک ئاماژەت پێگرت پارتەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و هەروەها پارتە کوردیەکان بە تایبەتی ئەمڕۆ ڕێپێوانێکیان لێرە بەڕێ خستووە، لێرە گرت بوونەتەوە لەگەڵ ئەوەی کە نوێنەرانی پارت و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەندامان لێرە بەشدارن بگرە چەند وەزیرێک و هەروەها پەرلەمانتارێکی سویدیش لێرە ئامادەن ئەوان لێرە گرت بوونەتەوە بۆ ئەوەی کە پشتیوانی لەو ڕێپێوانانە یا لەو ناڕەزایەتیانە بکەن کە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی کوشتنی ژینا ئەمینیەوە ڕێکخراون. بێگومان ئەمە نەتەنها لە ستۆکۆڵم، هەر ئەمڕۆ لە ئەڵمانیا، لە بەلجیکا، لە دانمارک و دوێنێش لە نۆروێژ و لە شارە بچووکەکانی وڵاتی سویدیش هەروەها ڕێپێوانی نەتەنها کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڵکو هەموو ئەو ئێرانیانەی کە لە وڵاتانی سکاندیناڤیا و لە وڵاتانی ئەوروپا دانیشتون لەم چۆن ڕۆژەدا بەردەوامە. ئەمان دەیان هەوێ ئەمڕۆ بێجگە لەوەی کە وەکو پشتیوانیەک بێ بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەمڕۆ لەسەر شەقامەکانن و بۆ پشتیوانی بێ لە خەڵکی ئێران، دەیان هەوێ لە ڕێی ئەو وڵاتانەی کە کوردستانیان و ئێرانیان لێرە لەم وڵاتانە دانیشتون بتوانن دەنگی خۆیان بگەێنە پەرلەمانی ئەو وڵاتانە تا بۆ ئەوەی کە بتوانن پشتیوانیەک لە وڵاتانی ئەوروپایی بۆ خەڵکی ڕۆژهەڵات و ئێرانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەدەست بێنن. بێگومان هەموو دروشمەکان بۆ پشتیوانی لە ژینایە، ئەو ژینایی کە ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆتە سومبلێک. ئەوان پێیان وایە کە ژینا جگە لەوەی کە بەهۆی جلەوە لەلایەن دەسەڵاتی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراوە، بەڵام پرسێکی دیکەش لە گۆڕێدا هەیە کە ئەویش پرسی کوردبوونی ژینایە. بەڵام ئەوەی کە سەرنجی هەموو میدیاکانی ڕاکێشاوەوە ئەوەی کە شرۆڤەکارانی سیاسی لە ئەمریکا، لە ئەوروپا و لە سکاندیناڤیا و لە زۆربەی وڵاتان باسی لێوە دەکەن ئەوەیە کە پرسی ژینا تەنها پرسی ئەوە نییە کە بەهۆی ناحیجاببوونی یاخود ئەوەی کە ڕووسەریەکەی تۆزێک مووی بەسەرەوە لە بن ڕووسەریەکەی دەرهاتووە ئەو وای لێهاتووە، بەڵکو پرسەکە پرسێکی نەتەوەییە. بۆیە ژینا بۆتە سومبولێک نەتەنها لە شەقامەکانی ئێران بەڵکو بۆ هەموو ئەو ئێرانی و بۆ هەموو ئەو کوردانەشکە لە دەرەوەی وڵات دەژین. ڕێپێوانەکان بۆ پشتیوانی لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوامن، چ لە سوید و لە چ لە وڵاتانی دیکەی ئەوروپاییش.